ئازیزان بەردەوام بین لەگەڵتان ئەمڕۆ 18 شەش بە ڕۆژی جیهانی بەردەوامی خۆراک خواردندان داوە لە سەرانسەری جیهانە. هەموو مرۆڤێک بەبێ خۆراک ڕەنگە ماوەیەک بتوانێت ژیان بەسەر بەرێ، بۆیە بەردەوامی لە خواردنی خۆراک. بەڵام ئەوەی کە گرنگە لێرەیە ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین خۆراکێکی کوالیتی باش لە نێو کێڵگەکانەوە هەتاوە کۆگاتە سەر سفرە و خوانەکانمان خۆراکێکی کوالیتی باش بگەێنینە نێو ماڵەکانی خۆمانەوە. گۆڕانی ژینگە ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر شێوازی گۆڕینی کوالیتی خواردنەکان بە شێوازێکی گشتی. هەروەها قسەیەکیش لەسەر ڕۆڵی جوتیارە بەڕێزەکان بکەین لە بەرهەمهێنانی ئەو سەوزۆمی و خۆراکانی کە ئەوان بەرهەمهێنن، چونکە دوجار ئێمە هاوڵاتی بەکارهێنین. ئەگەر کوالیتیەکی باشیە بێت تەندروستی ئێمە بەرەو باشیەتی، ئەگەر کوالیتیەکی خراپێ بێ بە دڵنیایەوە تەندروستی تاکەکانی کۆمەڵیش ڕەنگە گرفتی بۆ دروست بێ. بۆ ئەوی بە چڕۆپڕی لەسەر بابەتەکە زانیاری وەرگین، ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری بەڕێز دکتۆر کامەران قەرەداغیمان کردو کە بەڕێزیان مامۆستای زانکۆ هەروە پسپۆڕی سەلامەتی خۆراکن. دکتۆر یان سڵاو لێبێ و بەخێر بێی. بانی باش دکتۆر. بانیتان باش، سڵاو لێبێ بەڕێز و بینەری عەزیزیش. زۆر سوپاس. دکتۆر، هەموو مرۆڤێک ڕەنگە بتوانێت بۆ ماوەیەکی کەم بەبێ خۆراک بتوانێت ژیان بگوزارێنێت، بەڵام خۆراک خواردن بابەتێکی بەردەوامە لەلای ئێمەی مرۆڤ. باسێکی ئەومان بۆ بکە کە ئەم ڕۆژە جیهانیەیە ئامانج و دیاریکردنی ڕۆژێک بۆ خواردنی بەردەوام ئەمە پەیوەندی بە چێ و چه گرنگیەکی هەیە؟ بەڵێ خۆی کۆمەڵێک ڕێکخراومان هەیە لە جیهانە، وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕێکخراوی فاو کە ئەمە پەیوەندی بە خۆراک و کشتتوکاڵەوە هەیە لەلایەن نەتەوەیە گرتوەکانەوە کە زیاتر لە 190 دەوڵەت بەشدارن ئەندامن لەم ڕێکخراوانە. چۆن لە ساڵانە چەند ڕۆژێک دیاری ئەکەن بۆ بابەتی خۆراک. یەک لەوانە ئەم ڕۆیە کە باسی بەردەوامی خۆراکەکە حوتی 6مان هەیە جوون کەەوەش ڕۆژی سەلامەتی خۆراکە تێمان پەڕان 12 ڕۆژ لەمەوە پێش. بەڕاستەکەی ئەمانە ئەوەمان پێ ئەڵێتەوە کە ئەبێ ئەو خۆراکەی کە ئێمە ئەیخۆین بە جۆرێک بێت کە سەلامەت بێت بۆ تەندروستیمان. بێگومان ئێمە کە باسی سەلامەتی خۆراک ئەەکەین لە دوو لایەنەوە ئەبێت سەلامەت بێت، یان لایەن یەکەم ئەبێت ئەو خۆراکە دوور بێت لە هەموو جۆرە میکرۆبێکی زیان بەخش، ئەمە یەک. دووهەمیان دوور بێت لە هەموو ئەو مادە کیمیاویانەی کە زیان بە تەندروستی تاک و کۆمەڵەکەێنێت لە هەموو میکرۆبێکی زیان بەخش. من چۆم بزانم ئەو خواردنی کە خۆم دوورە لە هەموو میکرۆبێکی زیان بەخش، ئەمە بەچی دەرەکەی؟ بەڵێ خۆی میکرۆبە زیان بەخشەکان لە هەموو شوێنەکە بوونی هەیە. خۆراکیش دوور ینی بەدەر نییە لەو بابەتانەی کە هەڵگری میکرۆبێ. تەمان ئێمە میکرۆب لە ڕاستیا بە چاو نایبینین کە بڵین ئەوە میکرۆبێکە لەسەر ئەو خۆراکەیە، بەڵام ئێمە ئەتوانین خۆمان بە دوور بگرین. وەک وتم میکرۆبەکە لەسەر هەموو خۆراکێک هەیە کە تۆ لە دەرەوەی هێنیتەوە بۆ ماڵەوە، یان لە کێڵگەیەکەوە ئەیبیتەوە بۆ ماڵەوە. بەڵام باشترین ڕێگە بۆ ئەوی کە ئێمە خۆمان بە دوور بگرین لە میکرۆبەکە ئەوەیە کە شۆردنەوەیەتی بۆ ئەوی دوور بین لەو میکرۆبانەی کە بە خۆراکەکەەوە هەیە. باشە دکتۆر، زۆر جارڕڵێن ئێمە هەموو بابەتێ بچینەوە بۆ سەرچاوەکەی، ینی خۆراکیش لە بادی پێویستێکی ژیانی ڕۆژانێنەیە ئەبێ زۆر بەدواداچوونی بۆ بکرێت. ئەمە لە جیانە زۆر هەوڵەت بێ. ئێستا هەوڵەیەن پێش ئەوەی بەروبوومێک بەرەم بێنن خاکەکە پشکنینی بۆکەن. ئایا ئەم خاکە لە ڕووی ئۆرگانەکانی و لە ڕووی ئەوەیە کاتوانێت ئەم بەروبوومێتیا گەشە بکات و بەرەم بێنرێت وە دوورە لە کۆمەڵی بابەتەوە کە زیان هەبێت بۆ سەر ئەم بەروبوومە، ئەنجا بەروبوومەکە دوای پشکنی بۆ بەروبوومەکەکەت. لای خۆمان ئەگەر بیبەسینەوە بەمەوە لای خۆمان کا لەسەر ئەم بابەتانە کراوەبردی خۆ لە خوا بە زیاد بێ پسپۆڕی باشمانەیە، کەسانی شارەجاو ئەندازیاری زۆر باشمانەیە، سازانکۆکانمان بە شێوازێکی ئەکادمی کار لەسەر خۆراک و بەرەمێنانی شەکەن. بەم شێوازە کار بکرێ دڵنیام لەوەی کە بۆ خۆناغەکانی تری دوورە بین لەو میکرۆب و ئەو بابەتانی کە بەڕێزە باسی. بەڵێ بێگومان خۆی لە ڕاستیا کۆمەڵێک پسپۆری باشمان هەیە لەو بوارانە کە لە بواری خاک و ئەو بابەتانە کە ئایا پێکاتەی خاکی لای خۆمان چییە و چی نییە و بەردەوامیش توێژینەوەی لەسەر ئەکرێ. بەڵام کێشەکە لەوایە ئەو خاکەی کە ئێمە بەکارهێنین بۆ زیادکردنی بەروبووم خۆی لە ڕاستیا ڕێژێکی دیاریکراو لە کانزایتیا یا مادەی کیمیاویتیایە. بەڵام لێرە کێشەکە لەوا دروستە بێت کە ئەو جوتیارە یان ئەو کەسە کە ئەو کێڵگە کشتتوکاڵی هەیە لە ڕێگەی زیادکردنی مادەی کیمیاوە کە پێوتە سەمادی کیمیاوی فێرتیلایزەر
لێرە کێشەکە ئەلرا دروستە بێ بەڕاستێکی کە کۆمەڵێک مادەی کیمیاوی زیاد دەکات بۆ ئەو خاکە کە خۆی لە سروش تا هەر هەیە ئەو مادانە بۆ نمونە مادەکان وەکو کانزای قورقوشم کادمیۆم زەرنیخ ئەمانە کۆمەڵێک مادن کە هەن لە خاکە بەڵام بۆ ئەوەی بەروبوومەکە هی ئەو جوتیارە هەم لە ڕووی بەرهەمەوە زیابێت هەم لە ڕووی کواڵیتیەوە ڕنگ و ڕوویەکی جوانی هەبێت ئەم مادە کیمیانە زیا ئەکەن مەترسەکە بەڕاستەکەی ئەلێرایە باشەکاتە دکتۆر باسێکی ئەومان بۆ بکە با بزانین گۆڕانی ژینگە گۆڕانی کەش و هەوا بە شێوازێکی گشتی بۆ نمونە کاڵەن ئیتر ئەم ساڵ لە هەرێمی کوردستان و عێراقا وشکە ساڵی بۆ نمونە ئەگەری هەیە ببێنە بەیتر ئەم بە ئەم دەنگوانەی کە هەبێ ئەمانە چ کاریگەریەک لەسەر سەلامەتی خۆراک دروستەکە چ پەیوەندیەکی بەم بابەتەوە هەیە بەڵێ ئێمە باسی گۆڕانکاری ژینگە کە ئەەکەین یەکێک لە گۆڕانکارە گرنگەکان کە ئێمە ئەبێ ڕەچاوی بکەین بریتە لە گۆڕانکاری لە کەش و هەوایە ئەم گۆڕانکاریانش چی و چی ئەگرێتەوە یەکێک لەوانە گۆڕانکاریە لە پلەی گەرمی زەوی تۆ ئەگەر ئێمە سەیری دەوروبەری خۆمان بکەین سەیرەکەی ساڵ بە ساڵ پلەی گەرمی ناوچەکەمان زیاکە ئەمەش چی دروستەکات دەرئەنجام یەکێک لە کێشە گەورەکان کە دروستەکە وشکە ساڵیە وشکە ساڵی دروست دەکات جگە لەوە ئەم کۆبوونەوەی گەرمیە ئەبێتە هۆی یەکێک لەوانەیە لەسەر کاریگەری لەسەر سەلامەتی خۆراکەیە بریتە لە چی زۆربوونی ئەو میکرۆبانەی کە تووشی نەخۆشیمانەکات ئەمە بە دەرەنجام ئەگەڕێتەوە بەچی ئەگەڕێتەوە بەوەی کە بێتە هۆی زۆربوونی ئەو نەخۆشیانەی کە لە ڕووی لە ڕێگەی خۆراکەوە توشمانە بێت بۆچی چگوم ئێمە ئەگەر دیقەتی بین هەموو خۆراکێک وتمان لە سەرەتاوە میکرۆبی لەسرە پاتۆجینی لەسرە کە زیان بەخشە میکرۆبیش بە سروشتی و تەبیعەتی خۆی حەزی لە کەشی گەرمە بۆیە ئەڵێن دائما کە کەش و هەوا گەرمە بێت ئەگەر سەیری بکەیت لە وڵاتی خۆمانە لە هاوینە نەخۆشەکان زیاتر نابێت ئەمە نەخۆشی سوکچوونە ڕشانەوەیە ژەهرایبوونە بە خۆراک بۆ لەبەر ئەوەی میکرۆب مەتایبەتیش میکرۆ بە زیان بەخشەکان حەزیان لە کەشێکی گەرمە لە کەشە گەرمەکانە گەشە ئەەکەن لە کەشی ساردا چی ئەەکەن وردە وردە خۆیان متەکەن لە ڕێوی لە شێوەی سپۆرە بۆ ئەوەی لە کەشێکی گونجاوە زیاب بکەن و تووشی نەخۆشی ماشە دکتۆرکە پاسیەوەی کردلانە بە پەیوەندی هەبێ بە ژینگە و بە کەش و هەوا یاری ئێستا ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ چەند ساڵێک ڕابردوو کە بەپێی ئەوەی کە توێژینەوەکان سەلمانە بۆ ڕوبەری عێراق بەگشتی یعنی هەستەکەین لە خواروی عێراقەوەی بەرەبەرە ژیانی بە بیابانبوون دروستە بێ دارخورماکانمان نەما زەلکاوەکانمان نەما خەڵک هاتنە ناو شارە گەورەکانەوە کوشت و کاڵ نەما ئەمە کاریگەریەک نییە لەسەر ئەوەی کە بۆ نمونە کوشت و کاڵ بەرەوکەمی بڕوات و خۆراکیشی ناتەندروستمان هەبێت لەوەی کە ئەڵێن ئەوەی کە بۆمانیت نازانی چۆنە چۆن بەرەم هاتووە بەڵام ئەوسا ئەمانوت بەربوومەکەی خۆمانە ئەمە لەسەر ئاستی گشتی عێراق بۆ هەرێمی کوردستان ئەگەر ئەو لێشاوە بەرەو سەرەوە بێت کاریگەری خۆراکی ناتەندروستی دروست نابێت لای ئێمە بەڵێ ئەوەی بەڕێز باسیەکەی ئەوە لە زانستی ژینگەیە پێوتە ئۆربەنایزیشن ینی بە شارستانی بوون بەڵێ مەبەستمان لە چیە بە شارستانی ئەنی کۆمەلگا وردەوە دەیێتە ناو شارەکانەوە واز لە گوندەکان هێنێ لە ناو چە کوشت و کاڵەکان هێنێ ئەمەش بە نەتیجە چیەکە واکە کە کوشت و کاڵ کەم بێتەوە ئەو خۆراکانی کە بەکاری ئەهێنین بە تایبەتی بەروبوومی کوشت و کاڵی مەجبوری چی دروستکەین بیتی زوجاجی کە ئێستا خۆمان پێڵێن نەها میوە و سەوزەوات ئەمانە هەمووی لەژێر خانی پلاستیکیە بڵێ ئەمانە ئەنی کە تۆ ئەم بەربوومەت بەرهەم هێنا ئەو کواڵیتینە کە بەڕێزت ئەتەوێت لەبەر ئەوە مەجبوریشی دیین تۆ ئەوە بەکاربێنی ئەو ژوورە پلاستیکیانە بۆی پەرە بە کوشتکاڵ بێت زۆر باشە دکتۆر با باسێکی ئەوە بکەین هەمووان کە خواردنە خۆین هەم بۆ ئەوەی کە تێربین هەم لەگەڵ ئەوەشە ئەو بەها خۆراکیە گرنگانی کە هەیەی لە دەستینەیەت ئێمە چۆن بتوانین هەم لە کێڵگەی جوتیارە بەڕێزەکەەوە تاوەکو سفرە و خوانەکانی ماڵی خۆمان بتوانین بەرهەمێکی کوالیتی باش بەرهەمهێنین بۆ ئەوەی کە ئەو بەها خۆراکیە گرنگانی کە لەو سەوزۆمی و خۆراکایە کە ئێمە خۆین توانین بەجەستەمان بگات ئەم بابەتە چۆن ئەکرێت چۆن جوتیارەکان ڕۆڵیان هەیە لەگەڵ منێک کە یەخەمە سەر سفرە و خوانەکان بەڵێ ئێمە کە باسی خۆراکەین پندێکی ئینگلیزی هەیە ئەڵێ you are what you eat تۆ ئەوەی کە ئی خۆیت لەبەرەوە ئێمە بێت زۆر گرنگی بە خۆراک و بەرهەمێنانی خۆراک بین
وەکو بەڕێزت کە ئەڵێیت لە کێڵگەکەوە هەتا سەر سفرە و خوانەکانمان تەمەەن ئەم ئەرکە بە تەنها گەر باسی پێی ئەوە پرۆسەیەکی درودرێژە ئەرکی تەنها یەک کەس نییە بۆ جوتیارەکە کە بەرهەمێنانی خۆراکەی لەسەر ئەستۆیە یان کەسێکی تر ستێپەکانی جیاوازە یەکەم ستێپ کە دەست پێکات یەک لە ئەرکە گرنگەکان کە ئەگوێتە سەرشانی کەسەکە کێیە جوتیارەکەیە ئەم جوتیارە پێویستە زانیاری و وشیاری و وعی ئەوەی هەبێت کە بزانێت چۆن بەروبوومەکەی بەرهەمە هێنێت کەواتە یەکەم ئەرک کێیە جوتیارەکەی بەڵێ چۆن ئەمیش بە چەند خاڵک یەک لەوانە ئەو ئاوەی کە بەکاری ئەهێنێت بۆ ئاودانی بەروبوومە کشتتوکاڵەکەی کێڵگەی کشتتوکاڵی هەیە یا هەتا بۆ ئاودانی ئەگەر کەسێک کێڵگەی ئاژەڵی هەبێت ئەگەر کێڵگەی پەلەوەری هەبێت ئەنی ئێمە لای خۆمان چەنەها کەسم بینیوە کێڵگەی پەلەوەری و ئاهینی هەبوو ینی ئاژەڵی گوێی ناوە بە ئاوەکە چی ئاوێکی هاتێ کە ئەمە بەڕاستەکەی ئەو ئاوانە کۆمەڵە کانزان کە باسمان کرد مادەی کیمیاوی تیا بە تایبەتی ئاوی زێرا بە ئەو بابەتانە ئەگەر مەجالێ بباسکەین کاریگەری هەیە ئەچێتە ناو لەشی پەلەوەرەکەەوە ئەچێتە ناو سەوزە و گەڵا و بابەتەکە ڕۆکیەکانەوە ئەچێتە ناو لەشی ئەو ئاژەڵەوە بە نەتیجە کی ئەو کەس ئەیخواد ئەو ئێمەی خۆین خۆراکانە ئەو مادەکیمیانە بە مروری زەمن ئەچێت لە ناو لەشمانە ئەنیشێت تەمان یەک لە هەرە کێشە گەورەکانی ئەو مادەکیمیانە کە وتمانۆک و قورقشم و جیوە ئەمانە کە لە ئاوی زێرا بوو ئەو بابەتانە هەیە لە سەمادی کیمیاوی هەیە سەرچاوەکانن سەمادی کیمیاوی ئاوی زێرابە کە ئەچێتە پەل و گەڵای ڕۆک و باڵندە و ئەم گۆشتی ئاژەڵەوە یەک لە کێشارە گەورەکان ئەوەیە بە مروری زەمن لە ناو خانەکانی لەشمانە ئەمێنێتەوە فرە نایێتە دەرەوە ئێساوە گرفتێکی خۆمانە دکتۆر بەڕاستی ئەنی زۆر جار من جارێکیان چوومە یەکێک لە کێڵگەکانەوەی لە باسییانە بۆ بڕگەیەک بۆ پرۆگرامی ڕۆژێنی ینی پرسیارم کرد ئەو کەسانی کە لێ خزمەتی کێڵگەکانەکەن زۆرینیان ئەو خوشکبرانەمان کە لە خواری عێراقەوە هاتوون لێرە ماڵم ناڵێنێنەوە لێرە نیشتەجێ بوو ینی پرسیارێک کرد یەکێ لە خانە پلاسیکەکان سەوزەیەک پەڕەتیزە بڕێکی زۆری تیابوو ینی ئەگەر ئەم ئێوارێ بیڕنی بۆ بەیانی بۆ دووبانی ئێوارەکەی بیبڕینیتەوە بەڵام وتم چۆن ئەم بەروبوومەوایەت مادەیەکی کیمیایی زۆری هێنێ و لە سەرێکیشەوە حەقی جوتیارەکە خۆیەتی ئەڵێ بۆم دەرنایەتەوە و لە هەمان کاتیشە ئەی منی هاوڵاتیش گوناحم چێتەوە ئەم هەموو مادە کیمیایەکە دەجانی منەوە کەواتە پرسیارەکە لێرا دروستە بێ ئێستا ئێمەی هاوڵاتی بێمتمانەیەکمان لا دروست بووە بە مەجبوری شۆی کڕین ئەو سەوزانەی کە ڕۆژانە لە مارکێت و لە بازاڕەکانە ئەی کڕین ڕنگ و ڕووی زۆر زۆر جوانە بەخوا نعنا بۆ نینەماوە بەڵێ ئەی کڕینە شیبینە ماڵەکانمانەوە بەڵام نازای هیچ بایەکی خۆراکی نەماوە هەرو نعنایە کە خۆمان لە باخەکانی خۆمانە هەمان بۆ لە حەوشەکانەوە بۆ بەرامێکی تری هەیە ئێستا ئەمە نەماوە دکتۆر ئیتر ئێمە چۆن بتوانین متمانە بە خۆراکێکی تەندروست بکەین بەڵێ من وەک وتم یەکێک لە ئەرکەکانتمان جوتیارە کە ئەبێت ینی ئاگادار بێت ئەو مادە کیمیانی کە بەکاری هێنێک و بەڕێزت ئەڵێی کە سیرم کردۆ سەوزێکی جوان و بۆ شێوەڵام تامینیە ینی ئەبێت زانیاری هەبێت لەسەر بەکارهێنانی ئەو فێرتیلایزەرانە ینی سەمادە کیمیانەی کە وەری ئەگرێت لەکوێ لەو شوێنەی کە بۆ منە لە دوکانێک لە بازار ئەیکڕێنی بەداخەوە ئێمە وای لێ هاتۆ پیشەکان پسپۆریمان نییە کە دەسەینە هەنێکیش ینی بنە کەسێکێت ئەڵێ من دەسەکەم بەچی بە بەرهێنانی بەروبوومی کشتتوکاڵی کەمە ئیشی بەڕێزی نییە کە ئەڵەن بڕۆ ئەم مادەیە بەکارێن بۆ منە مادەی نیتراتمان هەیە ئێستا ماوەک لەمە پێش کێشەیەکی گەورە لە سۆشیال میدیا دروست بوو لەسەر مادەی نایتریت مادەی نایتریت ئەنیەکە لەو مادەنێک خۆی بە تەبیعی لەکوێ هەیە لە ئاوا هەیە لە خاک و خۆڵا هەیە لە هەوایە هەیە بەڵام ئێمە چی ئەەکەین جوتیارێت چی ئەکە مادەکە بە بڕێکی زیاتر وەرەگرێت بۆچی گەشەی ڕۆکەکە چی ئەکا خێرا ئەکات کە خێراکی بەروبوومەکە زیاکە بۆی خێرا بێنێتە بازار و بەرومێکی زیای بێ بەڵام ئەم نایتراتەیەکی کە لەو مادانەی کە بەڕاستەکەی ئێمە WHO وتمان ڕێژەیەکی دیاریکراوی داناوە کە ئاعتیادیەتەوە وەریگریت لە شتا کەوتمان لە تەبیعی لە خاک و لە ئاوا هەیە بەڵام ئەمان کە هێن زیایەکەن کێشەکە ئەلێراز دروستە بێەوە بە هەشتێکیش بە تەبیعی بە سروشتی گەشەی نەکرد گۆڕانکاری لە تامیان ڕوئات گۆڕانکاری لە بۆنیان ڕوئات گۆڕانکاری و بەڕستان باسان گۆڕانکاری لە زۆر شتا ڕوایە باشە دکتۆر ئێستا چی بکەین بازاڕەکانی هەرێمی کوردستان کوالیتی سەوزۆ میوەکان بۆ شێوازەیە کە جوتیارە بەڕێزەکان بەرهەمی هێنن کە ڕەنگە لە وڵاتانی دەرەوە بەم شێوازانە بێت لە هەردوو جۆرەکە بوونی هەیە ئەوانەی کە موادی کیمیاییان پێدراوە لەگەڵ ئەوانەی کە 100% ئۆرگانیکن لە ڕووی نرخیشەوە جیاوازەیەکی زۆر باشیانەیە دکتۆری تر کەسەکان
خۆیان سەرپشکن لەوەی کە کامیان هەڵەبژێرن بەڵام پرسەکەی من ئەوەیە ئایا ئێستا کە لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە کوالیتی سەوزە و میوەکان بەم شێوازەیە ئەوەی کە لەسەر منێکی وڵاتیە کە بەکاری بێنم چۆن بتوانم مامەڵە لەگەڵ ئەم سەوزە و میوانەیە بکەم ئایا شێوازی شتنەوەیان شێوازی لێنانیان بەکارهێنانیان ئەبێت چۆن بێ بە شێوازێک بێت بۆی کە ڕوبەڕووی هیچ گرفتێک نەبمەوە لە ڕێگای خواردنی ئەو سەوزە و میوانەی کە هەیە بەڵێ گرنگترین شت بۆ ئەوە کە ئێمە هەم جوتیاریش و هەم بەکاربەریش ئەنی ئەوەی کە مستەهلێک پێوترێت ئەنی خۆمان بەکارهێنین وشاریە وشاری تەندروستی ئەنی ئێمە ئەگەر دیقەتی بێت دوکانەکان کە ئەچین سەردانیان ئەەکەین و بابەتێکی ڕۆکی ئەکرین دیقەتی کامە جوان بێ ئەچین ئەو ئەکرین بەداخەوە ینی ئەوەیەکە لە هەڵە گەورەکانی کۆمەڵگەی ئێمە بە پێچوانەوە گەر دیقەتی ئەو بەروبوومانە بێ بەروبمە کوچکاڵەکان کە بە سروشتی بەرهمێنراون چرچیەکی تیا و ناشرینێکی تایە تەواو خوار و خێچە بەڵام تام و لەزەتێکی نەبراوی هەیە بەڵام تەماتەکانی تر ئەگەر چی شکل و شێوەشیان جوان بێ بەڵام چێژینەوە کارکە دروست هەموو یەک شکڵی هەیە ینی گەورە بچووکی نیە بەڵام بەروبمە سروشتەکە چۆنە گەورەی تیا بچووکی تیا ینی شکڵی ناشرینەوە لەبەر ئەوە بەڕاستەکەی ئێمە یەکەم شت و کومەتمان وشاری تەندروستیە وشاریە بۆ جوتیار بۆ ئەوەی کە بەکاری هێنێوەکو ئێمە و بەڕێستان کە ئەچین ئەیکڕین لە بازار کە نەخەڵەتین بۆی کە ئەو بەروبوومە بکڕین کە زۆر جوانە ئەمە ئەوە جگەل لەوە بێ ئێمە ئەو خوراکانەی کە ئەیکڕین لە بازار بۆ ئەوەی دووربین لە هەموو جۆرە کێشەیەکی تەندروستی شۆردنەوە زۆر گرنگە ینی توێژینەوەیەکی تازە هەیە لە کۆتایی ساڵی 2024 کراوە ئەڵێت کۆمەڵێک لەو مادە کیمیایانەی وەکو جیوە زەرنیخ قورقوشم کە بەهۆی زۆربوونی کارگەکانەوە بەهۆی زۆربوونی ئۆتۆمبیلەوە بەهۆی پیسبوونی ئاوی سەر زەوی ژێر زەویەوە دروستە بن ئەمانە کۆمەڵک لەم مادانە کاتێک یا لە ڕێگەی سەمادی کیمیا بەکارێنێ بۆ بەروبوومی ڕۆکی توێژینەوەکە ئەڵێت هەتا جاری وایە بە شۆردنەوەش لێ نابێتەوە کێشەکە ئەلێرا بەڕاستێکی لەبەرەوە ئەڵێت تۆ ئەبێ هەنێک جار لێرا مادەیەکی تر بەکاربێنی بۆ ئەوەی یان زیاتر بیشۆیتەوە یان باشترین ڕێگەوەی پەرمەنگەناتی پۆتاسیۆم بەکاربێنی بەتایبەتی بۆ سەوزەوات سا لە دەرمانخانەکانە مادەی پەرمەنگەناتی پۆتاسیۆم هەیە کە ئێمە ئەگەر بێت و ئەم مادەیە بە شێوەی حەب هەیە بە شێوەی پاودەر هەیە بەکاری بێنین هەم ڕنگ و ڕووی سەوزەکە تێکنایەت هیمیۆکە تێکنایەت و هەم کوژەرێکیشە بۆ ئەو میکرۆبەی لەسەر سەوزەکەی و باشتریش مادە کیمیاکان و فێرتیلایزەرەکان لێ ئەکاتەوە لە سەوزەکە پەرمەنگەناتی پۆتاسیۆمە ئەگەر نەبێت بۆ نمونە خوێ بکەیتە ناو سەوزەکانەوە ئەمە ڕێگایەکی دروست نییە بۆ شنەوەی سەوزە زۆر باشە زۆر باشە و بگرێت تەندروستریشە بەڵام لێرای کێشەمان هەیە ئەو خوێە کە شۆرتەوە سەوزەکە زۆر باشە بەڵام پاشماوە چی لێت سەوزەکە سیرەکەی هەمووی ڕەنگەکەی تێکەچێت شیە بێتەوە سەوزەکەی تێگەچێت و ئەو چۆڵی پارچە ئەبێ بەڵام پەرمەنگەناتی پۆتاسیۆم ئەو کێشەیە دروست ناکات بۆ ماوەیەکی زیاتر ئەتوانی بهێڵیتەوە باشە دکتۆر ئێمە لەگەڵ بابەتێکی ئەمە شۆردنەوە کێشەمان لەگە بڕا هەیە یعنی ئێستا لە وڵاتانی ئەوروپا بۆ نمونە ئێمە ماشەڵڵامان لێبێداین دەستمان بە پڕ فێر بووە قەت فێر نەبووین ینی بۆ نمونە ئەم نیۆڕێ بامێ لێنی 2 کیلۆ تەماتی 2 کیلۆ تەماتە بکڕێ دایم چیلۆ 2 کیلۆ تەمات دوای ئەمە ئەمێنێتەوە خێتە سەلاتەوە زۆر جار ئەم تەماتێ خراپ بۆ تۆسی پێ ناکەی ئەبێ بە خواردنێکی ناتەندروست چەند گرنگە ئێمە هۆشیاریمان هەبێ بەقەر ئەو بڕە بکڕین کە بەکاری ئەهێنێ بەڵێ ئەمەش بابەتێکە پەیوەستە بۆی کە خواردنێکی تەندروست هەر لە ئەوروپا پیاوێک گێت بە عەرەبانەیەک گۆژنێکی بە عەرەبانەیەک و دوو تەماتە بیبەرێکی شیرین دووسێ پارچە کەرەوز بڕوا بکە 3-4 کەرەوزی ماشەڵڵا زۆر گەورەیە هەڵیەکرێ بۆ چێشتی ئەو نیۆڕۆی بەڵام ئێمە ئەیکڕین و دوایش خراپی ژەبێت و دوایش خۆشمان پێی نەخۆشەکەین لە ڕووی مادیشۆ زیانیشمان پێکێت بەڵێ خۆی ئەو خووە کە پێ دێ هابیت عادەت ئەبێ ئێمە خۆ جوانانە لەمە دوایانی جێبەجێکن نیسا من خۆم ئەوە جێبەجێکم چوومەتە هەندێک دوکانەوە بەقاڵەوە دوو قەیسی قۆخێک مۆزێک ئەمانە کۆمەڵێک کۆکەمەوە 2 کیلۆ 3 کیلۆ دەرئەچێ سیرەکەم بەقاڵەکەیانی با سیر مەکاڵێ ینی جارێکیشان پێی وتم وتی ئەوە تۆ بۆچی ینی ئەیکڕی بەڕاستی ئەوە ینی کاتیەوە هاتو ئێمە شت بە فرێشی بەکاربێنی یعنی بە پێچ بەداخەوە ینی کۆمەڵگای ئێمە کە ئەچێ شتەکڕێت بۆ منە گۆشتەکڕێ ئەچێ 5-6 کیلۆکڕێ 3-4 کیلۆ هاتە فرێزەرەوە تۆ ڕامە لە بەڵێ ئەمە لە بەهای خۆراکەکەی کە بکاتەوە
هەموو خواردنەکان بەڕاستی دکتۆر هەر بە فرێشی تام هەموو خۆراکێک ئەبێ ئەنی کاتی ئەوە هاتووە ئەبێ هاوڵاتی وشیار بێت لە ڕووی ئەوە ئەبێ شت بە فرێشی دروستگە هەتا ئەزمەش دروست نابێ ینی تۆ ئەگەر کەسێک ئەنی 100 کەس بچێ بۆ دوکانی بەقاڵە یان بۆ گۆشت فرۆشێ ئەگەرەکی 5-6 کیلۆ بکڕێ ئەزمە دروستە بێ ئەگەرەکی نیو کیلۆ یا کیلۆ بکڕێ ئەزمەکەش دروست نابێ. شتێکی خۆش بۆ باسکەم لەم ڕۆژانەیە ئەم جەنگەی ئێران و ئیسرائیلێ لەم مارکێتی لای ماڵ لێم و پیاکم بینی 5 علاگە پیازی تێکرد بوو تمەوە مامۆم پیازە بۆ چییە؟ کوڕم تۆ نازانی سپێنێک نۆک نەبێنێ کوڕتمە بێنێ مامەژی تۆزە ئەوانی کە تۆزە ئەها گەورەترن لە تەمەنان زۆرتر مشوری و بابەتانە ترساون لەسەرەوە بابەتە ناحەقیشیان نیە بەڕاستی میلەتی کورەوە نەهامەتی و جەنگ و شەڕ و شۆڕی بینی و بۆیە بۆ شێوازە بیرەکەنەوە ئینشەڵڵا شەڕ و شۆڕی شوێنەکانە بێت ئامین ئینشەڵڵا. دکتۆر بابەتێکتر هەیە ئەویش باز لە ژەهراوی بوون بکەین بە خواردن ئێستا کە لە وەرزی گەرماین ئەو کەسانەی کە ئەچنە گەشت و سەیرانەکان چۆن بتوانن ئەو خواردن و خواردنەوەی کەیبەن بیپارێزن لە ژەهراوی بوون چونکە ئەو پلە گەرمیە بەرزە چونکە لە سەرەتا باس لەوکلوتت کاریگەریە بێ لەسەرەوەی کە میکرۆب ئەم بابەتانە دروستکەوە بێتەوەی ژەهراوی بوون چۆن بتوان پارێزگاری لەم بابەتانە بکەن؟ بەڵێ بۆی ئێمە لە بەتایبەتی لە وەرزی هاوی نایاوەرزە گەرماکانە ینی ئێمە ئاگاداری خۆمامی تووشی ژەهراوی بوون بە خۆراک نەمین تەمەن ژەهراوی بوون بە خۆراک دوو جۆر ژەهراوی بوونمانەیە یەکەمیان میکرۆبیە کە بەهۆی ڕێژەیەکی زۆری میکرۆبەکە لەسەر خواکە تووشی ژەهراوی بوونە بووین ڕێگەی بابەتی دووەمیان کە تووشی ژەهراوی بوونمانەکە ژەهراوی بوونە بە بوونی مادەی کیمیاوی لەو خۆراکە تەمەن ئەو ژەهراوی بوونیان چۆن خۆمان بپارێزین ئێمە یەکەم بابەت کە گرنگە ئێمە ئاگاداری بین ئەوەیە کە بە ڕێژەیەکی کەم ئەو خۆراکانە بکڕین ئەمە یەک دووهەم کاتێک کە ئەیبینەوە لە کەشێکی گەرما زۆر نەیهێڵینەوە ئەو بابەتە خۆراکیانە ئەنجا ئایا بابەتی پەلەوەریە یان ئاژەڵێ یان ڕۆکیە پاش چەند کاتژمێرێک لە وەرزی گەرما لە 2 کاتژمێر نابێت زیاتر بیهێڵینەوە بیخێنە ناو شوێنێکی ساردکەرەوە بۆ وەکووتمان میکرۆب حەزی لە شوێنی گەرمە ئێمە نابێت بێڵین ڕێژەی میکرۆبەکان زیاکە تووشی ژەهراوی بوونمانکە ئەمە زۆر زۆر کاتە و کەسانی کاچن بۆ گەشت و سەیرانەکان یان لە گەشت و سەیرانیش نەبن هەر لە ماڵەوە بن هەمویان یەک جۆر خواردنیان خواردووە ئەبینی لەناو خێزانەکە یەک کەسیان تووشی ژەهراوی بوون بۆ خواردنە ئەمە پەیوەندی بە چیوە بۆ ئەو خواردنە ئەشێت بەشێکی ژەهراوی بوو بێ و بەشەکەی تری نۆرمال بەیان خۆ ئەمە پەیوەندی بە بەرگری جەستەی کەسەکانەوە هەیە کەسێک تووشە بێت و ئانی تر توش نابێت. بەڵێ کۆمەڵێک فاکتەر ئەو حاڵەت دیارەیە یەک لە فاکتەرەکان وەکو بەڕێزت فاکتەری بەرگری لەشە ینی بۆ نمونە دوو خواردنێک دانراوە هەردووکمانە هەرسێکمان لێە خۆین بۆچی من توشمە بێ بەڕێستان توشتان نابێ ئەمە لەوانەیە بەرگری بەڕێستان زیاتر بێت ئەمە یەکەم دووهەمیان لەوانەیە ئەو خۆراکە هۆکار نەبوو بێت بۆ توش بوون بەو نەخۆشیە لەوانەیە ئەو ئاوەی کە ئەچین بۆ سەیرانگا یان بۆ شوێن و دەشت و دەر لەوانەیە دەستمان لە شوێنێک لە کانیاوێک لە کارێزێک دەستمان بشۆین دوایی خواردنێکی پێ بخۆین دەستمان جوان بە سابوون نەشوەردبێت یان بە شامپۆ لەو حاڵتا لە ڕێگەی ئاوەکەەوە ئاوا پیس بێ ئەمە توش کرد بێت چون ئێمە ئاگاداری ئەوە بین ئێمە کە باسی خواردن ئەەکەین لە جیهانە ئێستا ئاویش بە خواردن ینی هەژمار کراوە کورد زۆر خواردنیشەیە دکتۆر بەدەست خۆمانە ئەنیوکۆی لانەیەڵێ لە ناو خێزانێکە لەوانەیە ئەو خواردنی بە منەکێ بە تۆ نەکەی بەڵام مەجبور ئێسمیتی خۆت مناسانی بۆ نمونە لەوانێ من زۆرجار کۆمەڵی خواردنێ لەوانێ بۆ من نەشێت بێم هەرز نەکرێت نەیخۆین باشترە وی بەڵێ تەندروستی خۆچکە خواردنەکانیش هەمووی بەهای خۆراکی خۆی هەیە بۆ چەند گرنگە کە بتوانین ئێمە ئاگامان لەوە بێ کە چی ئەخۆین و ئەو خواردنە چیەکە ڕۆژانە بەکارێنین ئەوە توانین بزانین کە خواردنێکی تەندروستمانێ. سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیارەکانە بە هیوای ئەوەی کە ئێمە هەمیشە بتوانین لەم ڕۆژە جیهانیانەی کە دیاری ئەکرێ بۆ خۆی لە خۆی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لەوەی کە چۆن بتوانین ئێمە وەکو تاکەکان ئەو خواردنەی کە هەمانە خواردنێکی تەندروست بۆ هیوایین دووبارە دەست خۆش بە دکتۆر گیان سپاس بۆ زانیارەکان سپاس بۆ تۆ دەست خۆش دەست خۆش.